بینەر و بیسەر عزیزەکانم سڵاوتان لەبێ و ئێوارەیەتان باش هیوادارم ڕۆژێکی خۆشتان بەڕێکرد بێ. ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز شێخ محەممەد جەلال بەرزنجی کابڕێزیان جگری سەرۆکی لەکی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستین قسە باسەکەین لەسەر ڕۆڵ و کاریگەری کارمەندانی تەندروستی لە نەخۆشخانەکاندا. کاک شێخ محەممەد سڵاوت لێبێ و بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سوپاس. کاک شێخ سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ یەکەم پێم خۆشە بزانم مێژوو دامەزراندنی سندیکای کارمەندانی کوردستان بۆ کەی ئەگەڕێتەوە، مەبەست لە دامەزراندنی ئەو سندیکایەت چی بوو؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سندیکای کارمەندانی تەندروستی سندیکایەکی کۆنە، باشە، لە ساڵی 1992 دامەزرا. بۆ یەکەم جار لە دامەزراندنی کە دروست بوو ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو خەرسەخانەی تعلیمی بڵین فێرکاری. ئەو کاتە ڕۆژێک بوو بن و برادرێکم کاک ئەنوەری مام عەلی ئەوژمە ئاوتوبی لەگەڵ خۆمانە لە تعلیمیەکە بوو. باشە. ئەحمەد گەرمیانیمان بینی، ئەحمەد گەرمیانی یەکێتی بوو. وتی شێخ ئەو بۆ نایەن سندیکا هەڵبژێری. ئێمە ساڵی 1992 سندیکامان هەڵبژارد، سەرۆکی لق لە یەکێتی دەرچوو، جێگرەکەی ئێمە دەرچووی. باشە. لە 92 سندیکامان هەبووە، ئیتر مەرحەلە بە مەرحەلە هاتووە هەتا شەڕی نەگریسی ناوخۆ. شەڕی نەگریسی ناوخۆ کە بوو سندیکا دوولەت بوو. ئێمە لە هەولێر سندیکای کارمەندانی تەندروستی بوون، ئەمان لە سلێمانی سندیکای پیشەیی کارمەندان بوو. فەرقەکەی ئێمە و ئەمان ئەوە بوو، ئەمان لێرە هەموو کەسی شمولیە کرد، بەڵام ئێمە لە بڵێن هەولێر هەر ستاوی کارمەندی تەندروستی شمولیە کرد، بڵێن مەعاون طوبی، نێرس، نێرسی جامعی، موختەبەر، ئەشعە، مخەدر. هەتا ئەو کاتەی کە ئیتر لە 2003 یەکبوونمان کردەوە، کە یەکبوونمان کردەوە سندیکا بوو بە یەک چۆن بوو بۆ یەک. ئێمە ئەو کاتێک کە لە هەولێر بووین وەکو سندیکا سەرۆکی کۆمەڵی پەرستیاریمان هەبوو. من خۆم مەسئوول لقی پەرستیارانی سلێمانی بوو. تقریبا ساڵێک لێرە دەواممان کرد، شوێنمانە بوو، مخەرمانە بوو لە مامۆستایان لەگەڵ سندیکاکانی ترە. ئەم سندیکای کارمەندانی شەر هەبوو. ئەو کاتم مەسئوولی لقی سلێمانی پەرستیارانی کوردستان بوو، مامەنوەر جێگری لقی سلێمانی سندیکای کارمەندان. باشە. سندیکاکە مایەوە هەتا یەکمان گرتەوە، کە یەکمان گرت و هەردوو سندیکاکە حەل بوون. بەچی؟ بۆی کە کۆمەڵی پەرستیاری برادرانی یەکێتی نەیان بوو، ئێمە بوومان. کۆمەڵی پەرستیاری ئێمە بڵین کە ئێمە وەکو هەولێر و دوو حەلیان کرد بۆ بە سندیکای کارمەندانی تەندروستی کوردستان. زۆر باشە. سندیکای کارمەندانی تەندروستی کوردستان هەموو سەرانسەری کوردستان هەر لە خانەقین و هەتا زاخۆ شمولی کرد. باشە. چەند ئەندامتان هەیە؟ سندیکای کارمەندانی تەندروستی کوردستان سندیکایەکی گشتگیرە. ئیستیحالی من وەکو لقی سلێمانی قسە بووەکەم 10,000 ئەنداممانێ. باشە. ئیستیحالیە. مەرجی بوون بە ئەندام لەو سندیکایەت بە ئەندام هەر کەسێک ئەندامی سندیکای کارمەندانی تەندروستی بێت دەرچووی یەکێک لە بەشەکانی تەندروستی بێت، مەعهەدی طوبی، پەرستیاری، سەیدەلی، ئەشعە، خریجی مەعهەدیانی. ئیستیحالیەن لە ناوخۆمانە. ئەوانە هەمووی مەرجی تەندروستیان تایە کە ئەبن بە ئەندامی سندیکای ئێمە غەیری ستاوی تەندروستی هیچ کەسێکی وەرە ناگرێت. باشە. واتە کە ئەڵێن کارمەندانی تەندروستی لەو بەشانە پێک لەو بەشانە لە پەرستیاری گشتی، مەعاون طوبی، نێرسی جامعی، زائیدەن مخەدر، ئەشعە، ئەلەم چەند بەشە پێگێت و ئێمە وەکو سندیکا ئەوی شانەکە. زۆر باشە. بزانم لەو سەردەمەی کە باست کرد لە ساڵی 1992 کە سندیکای کارمەندانی تەندروستی دامەزراوە، مەبەست لەو سەردەمایە مەبەست ئامانج لە دامەزراندنی ئەو سندیکایە چی بوو کە خۆت یەکێک لەو دەستەی دامەزراندنی ئەو سندیکایە لەو کاتەوە؟ سەردەمانە منەظەماتە بوو تەڵەن. ئێمە خۆمان هەمووی بڵین تازە حکوومەت تشکیلە بوو، حکوومەتی خۆجێی تازە ئەو بنیاتی خەستەخانە و دام و دەستگاکان. ئەم سندیکایمان دروست کردەوە بۆ ئەوەی کارمەندانی تەندروستی کۆ بکەینەوە. کارمەندانی تەندروستی بۆ کۆیان بکەینەوە، بۆ ئەوە کۆیان بکەینەوە خەستەخانەکان بین بەڕێوە، تەواارەکان بین بەڕێوە. ئەو شوێنانەی کە تۆزێک مباتەڵی تایە سندیکا بتوانێت دەستی تێبخا بۆ ئەوەی ئیشی خەڵک بڕوا و زیاتر پەرە بوون کە حکوومەت سەرپێی خۆی کرد. یەکگرتنی ئێمە لەو کاتانە سەر ئەوە
زۆر باشە بزانام تا چەند توانراوە لە ڕێگەی سندیکاکەی بەڕێستانەوە کە ئێوە سەرپەرشتیاری ئەو سندیکایەکەن تا چەند توانراوە خزمەت بە کارمەندان بکرێ تا چەند توانیتانە خزمەت بە کارمەندان بەتەکیید وەکو چۆن باسی سلێمانیەکەم هەولێر و دووەکیش بە هەماشەوە ئێمە وەکو لەقی سلێمانی وەکو لەقی سلێمانی سندیکای کارمەندان ئەکتیڤترین سندیکاین لە سەرانسەری کوردستان باشە تاکە ئەڵەم ئەکتیڤترین سندیکان لەوانەیە لەقی هەولێر و دووەکیش وەکو ئێمە ئەزانم معلوماتم هەیە لەگەڵیانە بەس ئێمە وەکو لەقی سلێمانی خۆمان شوێنێکمان هەیە بینای سندیکا لە جادی پیرەمێرد سەر سوچەکە قاعەیەکمان هەیە بە قەر ئەمە زیاتر گەورەیە ئەم قاعەیە مامۆستامان هەیە هەچی دەورەیە ئەیکەینەوە بۆ ئیسعافاتی ئەوەلی بۆ تەواوی بۆ ئێمەرجنسیەکان بۆ کانۆلادانان هەموو بەشێکە دەرەچن هەموو بەشێکە دەرەچن تەخەڕوجەکەن هەر بەشێک ئەشعبێ بەجا دەورەی بۆکەن سەی دەبێ بەجیا بۆ یەکەوێت نێرز بێ بەجیا بۆ یەکەینەوە بەشی خودەجی مناڵان ئەو مناڵە بەکامەکان بەجیا بۆیان نەکەینەوە مەعاڵتوی بەجیا بۆ یەکەینەوە زائیدەن دەورات بۆ ئەو مەعاڵتوبیانی کە لە دەرەوە نۆڕنگیان هەیە باش باسی ئەوە باسی دەورەت کرد باسی خولت کرد بزانم تەنها بۆ ئەو قوتابیانن کە تازە تەخەڕوجەکان ئێوە ئەو خولانەیان پێشکەشەکەن یاخود ئەو کەسانی کە لە پرۆسەکەیان بۆ نمونە چەند ساڵێکە لە ناو پرۆسەکەیان و پێویستیان بە ئەپدەیتە وەکو هەر کارمەندێکی دیکە یاخود بۆ ئەوانە دیکەشی ئەکەنەوە ئێمە خۆمان لەگەڵ مەسوولەقەکەمان کاکاوژینینەوە ڕوویکی چالاکە بە حقیقەت خەمخۆرە ئێمە هەر بەشێک کتە نووسراوە نووسین بۆ نەخۆشخانەکە هەر بەشێک لە بەشەکانی خۆیان بڵین ئەجزێکی تیاابێ تەماڵێکی تیاابێت نەتوانن کە شت بن بڕێەوە ئێمە دەورەکەن و بۆ کچ و کوڕیان لەسەر حسابی سندیکە حسابی کەزیە هەموو شتێکیشان فریە خواردن و ماردن و بڵین برێک و برێک کوشتیوە دەورەکان 15 ڕۆژە 25 ڕۆژە 30 ڕۆژ بۆ هەموو بەشێک هەموو خەستەخانێک زائیدەن خۆمان ماگانە کە کۆبوونەوەکەین لە مانگەکە کۆبوونەوە بڵین بە بەشێکی نۆڕینگەکانی ناو شارەکەین مانگی دوایە بەشێک بە ئەشعەکانەکەین بە تەقدیرەکانەکەین هەچی کەم و کوڕێکیان پێمان هەڵێن ئێمە وەکو سندیکا مامۆساکانی شەر کارمەندی خۆمان ئەندامی خۆمان بەس ماستەریان هەیە زۆریان زائیدەنەوەی کە پرۆفشنەڵن لە ئیشەکانیانە دەورەکانەکەنەوە و ئیتر تقریبەن هەتا ئیسە دەورەمان زیاد لە 3000-4000 کەس بینیم کارمەندان تا چەند مەسەڵەن پێیان خۆشە بەدەم داواکاریەکانی ئەوە یعنی حەزەکەن لەو دەورانەیە بەشدار بن کارمەندان خۆیان کە ئەڵین دەورە ئەەکەین و تەڵەن پێیجمان هەیە لە پێیجەکەی ئەلانیەکەین بە گروپ بە جەماعاتیان بۆ سندیکە هەمووی ناوانووسێت یعنی با بڵین گروپی ئەم 15 ڕۆژەمان 6 کەس وەرەگری قاعەکەمان 6 کەس ئەگرێت نابێ بە هەفتایان هەشتا بەڵام 100 کەس زیاترێت لە هەموو نەخۆشخانەکانە بۆ شوێنەکانی دەرەوەش قەزاو ناهەکان هەچی سیمیناریان بۆ بکەین خۆبوونەوەیان لەگەڵا ئەەکەین هەچی نەقسێکیان بێ وەکو سندیکا ئێمە خۆمان بە بەپرسە زانین هەر بنکەیەک هەر مرکزێک هەر قەزای هەر ناحەیەک ئیشی کارمەندانی تەندروستیە بێ ئیشی سندیکایە بێ ئێمە وەکو سندیکا بۆ جێبەجێک ئەو دەوراتانی کە باست کرد بۆ کارمەندانی قەزا و ناحیەکانیش بە هەمان شێوەیە لەوێ لەو شوێنی خۆی دەورەکە بەڕێوە ئەبرەیە ئەگەر زۆر بن سێ بۆ نمونەچین بۆ پیرەمەگرن بڵێن بیزنێسمانەیە ئەچین لێ بۆیانەکەین بۆ ئەوەی مەسەفیان نەکەوێتە سەر و خۆمانەچین مامۆستایان بۆ بین و خەعال لە خەستەخانەکانە بۆیان نەگرین و برێکوشتیان بۆکەین و ڕۆژانە 2 ساعت 3 ساعت دەوریان پێکەن تا هەفتەیەک زۆر باشە ئەگەر زۆریش دەبێت یەنە ئێرە قاعەکەمان هەیە لێرە ناوە نووسن و دەورەکە بین نەخۆشخانەکان چۆن یارمەتی ئەوانەیە چونکە ئەوەی ئەگەدار بین بڵێن دەوامی ئەو کەسانە زیاترە هەنی دەوامیان زۆرە چۆن بۆ کاتەکانیان بۆ گونجێنن یارمەتیان لەگەڵ تەمەڕ ڕیاسی سەحە لەگەڵ مدیر عامە تەنسیقمانەیە دکتۆر سەواحی شاوکارێکی تاومانە تەنسیق لەگەڵ مدیری ئیدارەکانە کە یارمەتیانێن و بەدیلیان بۆ داوانین تا دەورەکان تەواو زۆر باشە باسی ئەوەت کرد کە تۆ مانگانە لەگەڵ هەموو بەشەکان هەر مانگە لەگەر بەشێکا کۆبیتەوە باسی کێشە و گیر و گرفتەکانیان ئەەکەن و بە خۆشحاڵی و ئەوەی بتوانن بۆیان چارەسەرەکەن بزانم کێشە و گیر و گرفتە مثلەن بەرچاوەکان یاک ئەو کێشە و گرفتانی کە زۆرترین کێشە و گرفتە و زۆرترین کارمەند باسی لێوە ئەکا بزانم چین بزانم کێشە و گرفتەکانیان کێشە لە سەحا زۆرە ئێمە دەوامی دایرەی سەحەمان بڵێ خەستەخانەکان بە شەفتات 5 شەفت 7 شەفت هەیە 7 هەیە 5 باشە بەڵام زۆری خەستەخانەکان سەر لە سلێمانی زۆری خەستەخانەکان بە خۆبەخشە چێ بەڕێوە
ئەو خۆبەخشە پێنج ڕۆژارێکێت بۆ ئەو شوێنی کە دەوامێتیاکە باشە. زائد الموظفی ڕسمیش بۆ نمونە عینایە ICU خودەجە تەواریە قاوشەکانە ئەمە هەمووی لەسەر ئەو قەسەخانە حساب ئێمە وەکو خۆمان بە پێی ئەزمموی خۆمان کێشەی ئەو مۆزەفانە مەسەلە بەس موچەکەی بە دەرەجە یەک موچە کێشەی ڕسمی چونکە تۆ خۆبەخشێکیت یا عقدێکیت بۆ نمونە ماڵێن ئالێرە یەک بۆ خەسخانی تعلیمەکە بەچیت ئەگەر سیارۆنە بەچیت ئەبێ بە سێپاس بێ سەپاسەکە بێ تەکسی ئەو سەپاژە دەمانەکە 150 ساڵەکەەوە نیە تۆ ئەگەر دایرەکە دیار ڕێئاسەکەت پارە نەداتێ توانی بیت ئیسێ خۆی خەلەلەکە ئالەوە ئیسە حالیان خۆبەخشێکی زۆرمانەیە ڕۆژانە تەلەفۆنمان بۆکەن وازەهێنی لەبەروی شتێکمان بۆ حساب ناکەن بەڵامی تر مدیر عامی شتێک کەوتو لەم ڕۆژانە ئەو بوو هاوکارێکی وەرگرت ئەگەرن نەبوو شەریکەیەک بوو شەریکی پایۆنیر بوو 300-400 میلیۆن دینارێک بوو وەریگر بۆ خەسەخانەی شار و ئاسۆ و شار و هیوا و مناڵان و تعلیمی تەواریەکان باشە تقریبا 300 میلیۆن 400 میلیۆن تاکید نیم تەوزیع کرا بە ئیدارەکانە ئەوانەی کە لە تەواری و لە خودەج و لە ولادە و لە ICU داوامەکەن یەکی تقریبا 150,000 بەرکەوت بە شێوەیەکی ڕێک و پێکدایانی جار شتێکی ئاوا هەبێتی تر خێرۆ مانگە باشە ئێوە وەکو سندیکات چۆن ڕۆڵ ئەبینن ئەمە بۆی ئەم پارەی کە ئاوا دابش ئەکرێ بۆ نمونە زۆرترین کارمەندوەری بگرێ یاخود ئەو کارمەندانی کە زۆرترین داوامەکەن یاخود باسی ئەوەت کرد کە بۆ زیاتر بۆ تەواریەکان چونکە ئەبینین تەواریەکان 24 کاتژمێر کارمەندی لێ بە خۆشحاڵیەوە ماندوو نەبن هەمیشە لە کاردان ئەو پارەی خۆی کە لە ڕێئاسەوەی لە ڕێئاسۆی یا ئێمە وەکو سندیکاتە داخودی ناکە ئەگەر ڕێئاسە خۆیان بڵێن نوێنەرێک تامەدەنی نوێنەرمانەچێت ئەگەر نوێنەریش نەچێت خۆی لە تعلیماتەکە کە مدیر عام ئامادەکە ئاڵێ ئەم پارەیە بۆ تەواریە ئیسە بۆ نمونە لە خەسەخانەی مناڵان کە من خۆم دەوێم تەواریمان هەیە خودەجی مناڵانمان هەیە ICU مان هەیە ئەمە سێ تەواریمان هەیە هەر لە مناڵانە ئەو پارە کە ئێرێ بە مدیرەکە مدیری خەسخانەکە مدیری خەسەخانە بە پێی ئەو قایمەیە بڵێن ICU پێنج ڕیزیەکی هەیە 5-6 نێرسی جامعین هەمووی ئەوە 30 کەس تەواری سەرەوە 5 حوتی هەیە 35 کەس تەواری خوارەوە 30 کەس بەپێی ئەو قایمەی پارەکان لێ بەژەکەن و ئەگەر پارەکە لەوەش زیاتر بوو تقریبا شوێنی تریشێری هیلاکە بۆ نمونە خەفەری دارەکان بۆ نمونە خەفەرەکانی تر قاوشەکان تەوزیعەکان لامیان بە شێوەیەکی عەدالەت دەسوشتی تێ ناخن بەنەوەکەن وڵی ئاوا بێ بەڕێک و پێکی بۆیان تەوزیع ئەو پارەی هات تەوزیعیان کرد بۆیان تەواریەکان هەمووی شمولی کرد و خەڵک لێیان ڕازی بوو هیچ مشکلێکی زۆر باشە دەستیان خۆش بێ بزانم ڕۆڵی کارمەندانی تەندروستی لە ناوەندە تەندروستیەکان و لە نەخۆشخانەکاندا لە چیایە و چییە؟ تا چەند گرنگە ئەم کارمەندی تەندروستی ڕۆڵێکی هەیە وەکو مەلائیکەت وایە تۆ توانین تاقیکەیتەوە شەوێ لە شەوانێ خواڕۆی تێنێکەوە بێ بۆ نمونە بۆ خودەژی مناڵان خوشکێکە دایکێکە مناڵێکی بێ بێ سێدێکی بزانە چەند کچی گەنج لەو خودەجە بە پێوە وەساوە چاوەڕێ وەکە کە تۆ بچی مناڵەکە بێتە ژوور یعنی کارمەند قەدرێکی نەکردووە دەوامی خۆیەکە زۆر بەجددی زۆر بەڕێک و پێچ 24 ساعاتیشە هی ئەو خودەج و ولادانە کارمەند بەشی خۆبەخشەکەی نەبێتەوە زێ بڵێن نیتیایە ڕاڕایەتیە لە بەر موچەیان نییە گەنا ئەوەی کارمەندەکەی ترەوەی کە عەقدی حیزبیتیایە و عەقدی مناڵپارێزیتیایە و ئەوانە باشن موچەکانیان هەیە مانگێکی 300,000 دینارێکیان هەیە بەس دەوامیان مەزبوط هیچ مشکلێکیان هەیە تا ئیسە لەم هەموو کێشەیەوە چەند مانگە موچە هاتووە کێشەی بچووک ڕووی نییە هەر لە شار هەر لە مناڵان هەر لە هیوا هەر لە شوێنەکانی تر بازێ مەڵبەندوشتی وە هەیە لە ماڵەوە ئیشان کەمەیان بڵێن تەلقیحیان نیشتانی بەس ئەو شوێنە حەساسانە دائیمەن بەردەوام بوو باش باسی ئەوەکەی کە باسی ئەوەمان کرد کە چەندە گرنگە کارمەندانی تەندروستی لە نێو نەخۆشخانەکاندا بن بزانم هێندەی گرنگیەکەیان بە پێی پێویست کارمەندی تەندروستی هەیە لە ناو نەخۆشخانەکاندا کارمەند خۆی زۆر گرنگە بە پێی پێویست لە شوێنەکانی خۆیان وەڵام بەداخ کەمە تەعینانی و کەمە ئێستا شوێنێکی بچووک و پێوەڵام ICU لە مناڵان هەیە کە ئیتر حەساسرین شوێنە حەساسرین شوێن ئەو ICU وا بزانم 5 شەفتن 5-6 کەس نیە 5 کەس هەر هەمووی عەقدە یەک ڕەسمیتیانی ئەوە نەقسی ئەوەمان زۆر عەقدەکان ماونەتەوە گەنا ئەگەر عەقدەکان دەوام نەکەن هەمووی چۆڵە بێت
ڕسمی شەیە ئەم ڕسمیەکە زۆری بەرتەقاعودێکەوێ زۆری خزمەتی زۆرە کابرا 30 ساڵ 5 ساڵ خزمەتی ناچێت لە قاوشە 24 ساعت بمێنێت ئەوێ کچێکی گەنج بێ یا کوڕێکی گەنج بێت توانە هەرەکەتیشی نامێنێ بەتاکید ئەویش تا ئیسە مامنێتەوە تا ئەم دقەیەکە هاتوو باشە هاتوو بەڵام بەخوا کارمە زۆر کەمە نەتەعیناتێ نەهیچ شتێکەیە کەس دانامەزرێ ئەم هەموو خانەنشین بۆ تا ئیسەکەت نەچۆتە جێی ئیترەوەش هەمووی تەسیرەکە تۆ لە قاوشەکە مەسوودی قاوشەکە نێرسێکە هەرچی قاوشێک کە 100 مناڵی تێیە 100 مناڵ نەخۆشە بێت لە شەوێکە ئەو خوشکە جێبەجێیەکە ئەو مەعاونتوبێ ئەو نێرسە جامیعیە تەقاعود بە کەس نەچۆتە جێگەی هەڵە بەشێت تا ڕایەنیتەوە تا خەڵکی بۆ دروستەکەیت و ئاوە زۆر ڕاستە بزانم پەیوەندی کارمەندانی تەندروستی لەگەڵ پزیشک چۆنە پەیوەندێکی چۆن پێویستە پەیوەندێکی چۆنیان هەبێت بە کوردی خۆی تۆزی هەر حساسیت هەیە پزیشک تۆزە تەکەبوری هەیە خۆی تۆز بەز لەزانێ تۆ کابراایەکی لەوانەیە مەعاونت و بیبیت بەکەمتر بەڵام تایسە نەگەیشتە ئەوەی کەشتی دەکەوێتەوە ڕێزەکەی هەرتیایە گەنا لەگەڵ ڕێزمان کارمەندی وا هەیە لەوانەیە بەقەت 4 پشی بزان من لەو خستەخانەی مناڵانە ئافرەتی بۆێنە مەعاونتوبیە وەرە شتی بۆ کە ئەگەر هەچی دکتۆریم شارێ زانی چێڵیفت وایە بەس شکو تایسی شتێکی خراپ نەبووە بەڵام ئەو تۆزە هەر ئەو تۆزە تەکەبورە هەیە شتێکی ڕۆتی خۆی تەکەبورەکە بلەوانەیە ئەوە بێکە بەپێی پلەی زانستیەکەی ساڵانێکی زۆرتر خوێندوێتی پلەی زانستەکەی ژوا بێت خۆ لە ئایسیو کشی لێ ماستەری هەیە بەڵێ خۆ دکتۆرەکە دبلۆمی هەنی هەیە ئەویش هەر ماستەری هەیە بەس سەر خۆی تۆزێ ئەوە هەر هەبووە لە ئەساس باش بزانم زۆرێک لە کارمەندانی تەندروستی لە دەرەوەی نەخۆشخانە مەسەن نۆرینگەیان هەیە ئێوە تا چەند مەسەن چاودێری ئەو نۆرینگانە ئەکەن وەکو سندیکا تا چەند گرنگەکە ئەو کەسانی نۆرینگەکان بەڕێوە ئەبن تا چەند گرنگەکە مەسەن لەژێر چاودێریە بەبێ ئەو ڕێنمایانی ئێوە ئیش بکات ئێمە خۆی تعلیماتمانێ باشە تعلیماتەکە لە ئەنجومی بەڵاو لە هەولێرە دەرەچێت بەڵێ هەر کەسێک بڵێن جەنابەت خەریجی مەعهەدیت مەعاونت بیت هەتەوە عیادێدا من لەو کورساتە یان لەو قلیاسانە یان لە هەر شوێنێک بێت ئێمە هەر کەس بەپێی تعلیماتی خۆمان 2 ساڵ بەسەر ئەزمونیان نەڕۆیشت بێت ئیجازەی نایێنی باشە هەتە مەرجی هەیە هەر کەسیش کە ئیجازەمان نایە ئێمە مەرجمانەیە چۆن لە شارەوانی تعلیمات دەرەچێت بۆ ئەم بینابێ ئاوا بکە ئێمەش ئاوایە هەر کەس کە نۆڕنگەیەکە کاتەوە ئەبێ شوێنەکەی 3 بە 4 کەمتر نەبێ ئەبێ کاشی بێ ئەبێ جبسن بۆل بێ سەلاجێ هەبێ بێ کامێرەی هەبێ ئەبێ مەقسەدی هەبێ بێ بێدی هەبێ ئەبێ بێدی هەبێت ئەبێ لەسەر جادە بێ لە کۆڵانە نەبێت باشە ئەمە مەرجی تەندروستی سندیکای کارمەندانی تەندروستی ئەمجا دوای ئەوە یەت بۆ لای خۆمان وەسڵی 30,000 هەیە وەسڵی بۆ ئەبڕین دوژنەمان هەیە هەر لە سندیکا من خۆم ڕئیسی دوژنەکەم دوژنەی کەشفی پێڵین یین بڵێ شوێنەکەی لێرایە بۆ نمونە ئەو کاک دیلمانی خواری هۆی خۆمانە من خۆم هاتووم کەشفم بۆ کردو مختبەرەکە یەن کەشفی بووەکەین فۆرمانەیە فۆرمەکانی پڕێکاتەوە شەهادەکەی پێوەکات ئەمجاتێتە داتابێسەوە بەڕسمی دێرۆ ئیمێڵەکرێ بۆ هەولێر خەڵەتێکی بێت و داتابێسەکە قۆڵی ناکە ئەمجا ئیجازەکەی عیادەکەی کاتەوە زۆر باش لە زۆرێک لە نۆڕینگەکانە ئایبینین ئەگەر نەبێ بەگلەیە یعنی هەنێک بابەتدا ئەنێن بۆ فرۆشتن ئەمە ڕێگە پێدراوە بۆ نمونە مەسەن دوو لە بابەتی پزیشکیە نۆڕینگەکە نووسراوە یاریدەدەری پزیشکی فڵانە مەسەن کە ئەڵێ یاریدەدەری پزیشکی ئەبێ لە چوارچێوەی یاسا بێ و بابەتە پزیشکەکان هەبێ بەڵام هەنێک کات هەنێک بابەتی جوانکاری و هەنێک بابەتی دیکە دائەنێن بۆ فرۆشتن ئەمانە لە چوارچێوەی ئیشەکەی لە چوارچێوەی یاساکە ئەوەی کە مەعاونتوبی بێ ئەوەی کە نێرسێکی جامیعی بێ ئەوەی کە خوشیەکە بڵین سەیدەلێکی دانا ئێمە تعلیماتمانەیە ئەو لەو بڕیارەی ساڵی 2010 کە جەنابی سەرۆکی حکوومەت کاکنێکی دەری کردووە ئێمە 16 ئایتمان هەیە بۆ هەموو مەعاونتوبێت 16 ئایتمەکە تا 30 ئایتمیشە لەوە زیاتر ڕێگە پێدراونێ کە دوژنەی قایمقامێت دەچێت لە ژنەی قایمقامێت نوێنەری ئێمەیە ئەو سندیکا هەچی شتێ مخالەفە بێگیرێ لە ئەمان کاتە هەر کەسێک لە عیادەکەی خۆیەوە زیاتر قاژاکێشە لەو تعلیماتێکە ئێمە پێماناوە بڵین بۆ نمونە ئەڵێ فۆتۆکسەکەم و چیۆمانەوە ڕێگە پێدراونی و ئەگیری و داخرێ عقوبەی شێت غەرامەی شەکرێت زۆر باشە ئێمە ڕێوەشتانە نایە زۆر باشە کاک شێخ دوپرسیارم بزانم کارمەندی تەندروستی هەیە مەسەلەن نێو بێ بە ئەندام لەلای ئێوە هەیە شتیوە هەیە مثلا حەز نەکا ببێ بە ئەندام لای ئێوە یعنی ئازادە ئەو ئازادە بێت نەبێ بەڵام تەمان
کەم ئەوە ڕووباکەم چونکە بۆ تۆکە یەبی بە ئەندام هەوەیەکە بۆکەن بۆ هەموو خەسەقانەکانەکە چیتە ژوور چونکە لەبەرەوە کامەلی تەندروستی باشە بەس بوون بە ئەندامیش حڕی نەفسی خۆیەتی هیچ سندیکا زەخت ناکە چونکە بوون بە ئەندامەکە هەوەیەکی بۆ کردی وەسڵێکی 10,000 بۆ بڕێ و تەواو ئیتر هەوێکە بۆ ساڵ پلەی ئەندامێتی هەیە لەلای ئێوە بەڵێ بێ بە ئەندامی سندیکا کە هەوێکەی کرد پلەی ئەندامێکەتان چۆنە مثلا بە ئەزمونە بە ئەندامەتی بڵێن هەچ کەسێک کە تەخەڕوجەکە باشە 2 ساڵ لەسەر هەوەی ئەندامەتیەکە کە وەختێک داوای کرد ئیجازە بکات ئەو وەختە بێ بە ئەندامی ڕسمی ئیجازەکە شمولیەکە ئەگەر ئیجازە نەکات هەر ئەندامەکە ساڵانە تازای کات و هەر ئەندامی سندیکە زۆر باشە هەر بەشێکا بێت زۆر باشە کاک شێخ زۆر سپاس بۆ ئەوەی کە میواندارەکەی ئێمە سپاس بۆ ئەو ڕێنمایی و زانیاریان لەسەر بابەتەکە پێشکەشت کرد زۆر سپاس بۆ بەڕێز کاک شێخ محەممەد جەلال بەرزنجی کە بەڕێزیان جێگیری سەرۆکیلەکی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستین قسە و باسمان کرد لەسەر ڕۆڵ و کاریگەری کارمەندانی تەندروستی لە ناوەندەکانی پزیشکی و لە نەخۆشخانەکاندا تا پرۆگرامێکی دیکە هەر شاد بن خواتان لەگەڵ